بسم الله الرحمن الرحيم. جئنا اليوم إلى منفذ كيلة للإطلاع على سير العمل ونعزز زيارتنا السابقة قبل سنة. حقيقة الأمر وجدنا إرادة ورغبة شديدة من الحكومة المحلية وكذلك من الحكومة الرئيسية في إقليم كردستان حول التعاون على فتح هذا المنفذ. وجدنا استعداد كافي لبناء البنى التحتية واختيار المكان المناسب لفتح المنفذ. هذه الإجراءات تساعد وتهيئ البنى التحتية، وهي إحدى الإجراءات المهمة في فتح المنفذ الحدودي. المنفذ الحدودي يتطلب عدة جوانب: موافقة الدولة المجاورة وهي الجمهورية الإيرانية الإسلامية على الموافقة على فتح منفذهم، هذا محور واحد. المحور الثاني هي الموافقات الرسمية. نحن كلجنة سوف نتعاون بكل جهودنا، كوننا وجدنا الرغبة الشديدة عند الأخوة الحكومة من البرلمانيين إلى السيد المحافظ، إلى السيد القائم مقام، إلى السيد مدير الجمارك، رغبة شديدة وتذليل كل الصعوبات والأمور الأخرى، وإن شاء الله نرى منفذ كيلة يفتح رسميا ولدعم هذه المنطقة وتشغيل أيدي العاملة، وكذلك ليساهم في رفد البلد بالاستيراد أو الصادرات التي تحدث مستقبلا. المهندس شاكر الجبوري، مدير عام العمليات والخطط لهيئة المنافذ الحدودية. بەڵێ وەکو بەڕێستان ئەگەدارن ئەمڕۆ وەفدێکی باڵا لە ناوەندەوە هاتوون بۆ ئێرە لە دەستە هەیئەی عامی منافذی حدودی و هەروەها 12 وزارەتی جیاواز پێکاتون بە مەبەستی بینینی ئەو کارانەی کە ئەنجام دراوە لە ماوەی ئەم ساڵی ڕابردوودا بۆ دەواازەی سنووری چێرێ. خۆشبەختانە هەندێک کاریان بینی وەکو ئەوەی کەەوە ئەو ڕێگەیە کراوە قیرتاو کراوە و ڕێگەیەکە دروست کراوە و کارەبا نزیک بۆتەوە و ئێستا ئەم پرۆژە گەورەیە ئیشی لەکرێ و بودجەیەکی باشی بۆ تەرخان کراوە. ئەوانە کاری گەورەن کەەوە ئەنجام دراوە بۆ ئەم بۆ ئەم مەرزە. ئەوەی ماوەتەوە کە زۆر گرنگە لەوانش گرنگترە ئەوش ئەوەیەکەوە حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران ڕەزامەندی دەربڕێبەکردنەوەی ئەم دەواازە سنووریە. بۆ ئەو بابەتە گەورەترین کێشەمانە و بە هەموو لایەک ئەو پەرلەمانتارانی بەڕێزانەی لێرە ڕاوەستاون کە لە بەغدادن بڕیاریان داوە کە چوونەوە لەوێ کار لەسەرەوە بکەن کە هەوڵ بدرێت بۆ کردنەوەی دەواازەکە و ڕەزامەند وەرگرتنی ڕەزامەندی کۆماری ئیسلامی ئێران. هەروەها لە هەفتەی داهاتووە بە سەرپەرشتی لێپرسراوی ئیدارەی ڕاپەڕین سەردانێکی بەغدا دەکرێت بۆ ئەوەی جەنابی سەرۆک کۆمار کاکتۆر بەرهەم ببینن، بۆ ئەوەی بە هەمان شێوە بتوانن پشتگیری و باپشتی ئەو بەدەستبێنین بۆ ئەوەی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران گفتوگۆ بکرێت بۆ ئەوەی دەواازەکە بکرێت بە شێوەیەکی فەرمی و هەروەها ڕەزامەندی ئەوان بەدەست بێنین. ئەگەر ئێمە بتوانین گڵۆپی سەوزی کۆماری ئیسلامی ئێران وەرگرین بۆ کردنەوەی ئەم دەواازەیە، هەموو کارەکانمان ئاسانە بێ چ لە ناوەند و چ لێرەش. ڕێیان چۆن بوو لەسەر ئەم دەواازە؟ ڕێی لیژنەکە زۆر باشە لەسەر دەواازەکە و کارەکان بە باشیە بین، بەتایبەتی کام پرۆژەیان بینی و جادەکەیان بینی زۆر دڵخۆش بوون پێی. بەڵام لەگەڵ ئەوەشە ئەگەر پرۆژەکەش تەواو بێ و کارەباش بێت و هیچ شتێکی نەمێنێ لێرە، ئێمە لە نەتیجەیە ناگەینە ئەنجام ئەگەر گڵۆپی سەوزی کۆماری ئیسلامی ئێران بەدەست نێنین، چونکە ئەو وڵاتەی کە ئێمە ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ ئاکەین کۆماری ئیسلامی ئێرانە، بۆیە پێویستە ئەوش دەرگاکەی وڵاوە بێ گڵۆپی سەوز بەدەست بێنین، بۆیە پێویستە پەنابەرین بۆ بەغداد، چ بۆ سەرۆک کۆمار، چ بۆ پەرلەمانتارە بەڕێزانە قۆڵی لێ هەڵماڵین بە هەمومانەوە تاکو بتوانین ئەو ڕەزامەندیە بەدەست بێنین.